ئازیزانی ناوتی سڵاوتان لێبێت. شەڕ و پێکدادانەکان لە نێوان هێزی پێشمەرگەی کوردستان و چەکدارانی داعش بەردەوامە و بەشێکی زۆری ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمیش لە ئێستادا لەژێر کۆنتترۆلی هێزی پێشمەرگەدایە. بەڕێزان لە دیوی دووەمی هەواڵدا میوانداری مام ڕۆستەم هەڵسوڕاوی بزوتنەوەی گۆڕانمان کردووە بۆ قسەکردن لەسەر ئەو دۆخەی لە ئێستادا دەگوزارێت. ئێوەش دەتوانن لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و لە پەیجی NRT پرسیارەکانتان بە کۆمنت بۆ ئێمە بنێرن. مام ڕۆستەم زۆر بەخێربێ بۆ ستۆدیۆی NRT. بۆ پرسیارە دەست پێ بکەم لە ئێستادا هێزی پێشمەرگە و چەکدارانی داعش لە ڕوبەڕووبوونەوەی توندان. دەمەوێت بە دیاریکراوی ڕای بزوتنەوەی گۆڕان بزانم لەسەر ئەو دۆخەی ئێستا دروست بۆ و پێشمەرگەش بووە بە بەشێک لە ئەو دۆخەی کە هەیە. وەڵام نەمەوێت لەوە دەست پێ بکەم پێش هەموو شتێک ئەمە وەک چۆنی بەخێر گەڕایە بۆ ئێمە. ڕاستە ئەمە ئاڵۆزیەکە لە عێراقا بووە و 13 ساڵ ئێمە شەڕەدەنووکمان لەگەڵ حکوومەتی بەغا لەسەر ناوچە دابڕاوەکان یان ناوچە زەوتکراوەکان یان ناوچە کێشە لەسەرەکان. ئەمە بە ئاسانی هاتەوە بەردەستمان و من یەکەم شت داوا لە هەموو سەرکردایەتیەکانی هەموو حیزبەکانەکەم بێ ئیسیسنا لەم وەختەیە ئەبێ زۆر باش ژێک بگرین ئیتر چیتر منافەسەی حیزبایەتی نەکەین هەمومان هەوڵ بدەین هێزی پێشمەرگە بە قوت بکەین بێنازی هێزی پێشمەرگە هەڵگرین جارێکی تر نێڵی ئێستاکە تاقا هێز کە ئیشی هەبێت لە کوردستانە هێزی پێشمەرگە و ئاسایش و پۆلیسە. لەبەرەوە لە پێش هەموو شتێک دەستی پێشمەکانە کوشم چاویان ماچەکەم ڕوحم لەگەڵ ڕوحیانە هەر دقیقێکیش پێویستکە من هەر لە خزمەتیانام ئەگەر شەڕەکە تەشەنەی کرد و کۆتایی نەهات. بەڵام چووکو بزانە چووکم وڵاتەکە سەرگەردانە سەرۆکی کۆمار سەرۆکی ئەنجومەنی وەزیران وەکو پێویست خزمەتی هەموو عێراقی نەکرد عێراقی بە یەک چاو تەماشا نەکردووە هەر ئیتمامیدا بە شیعە و بەدەمودا لە ناو شیعەشا دام و دەستگاکەی خۆی ئەوە تا بینیتان جێشێکی گەورە و گران 13 ساڵە خزمەتێکن وەکو زمانی ئیسلام چۆن جێشەکەی هەڵوەریێشتا ئەوان باشتر مقاومەکە لە بار یەک هەڵوەشتا هەر کەسێ گوێی بۆ خواری خۆی نەگرت بۆ میلەتەکەی خۆی نەگرت ئەو مسەلەسی سونەکە ئێستاکە ئەم بەزمیان ناوەتەوەی حسابکە ئینتیفازیان کردووە ئەمانە مزەهەریان کرد گویان لێ نەگرتن هەرچیان وت گویان لێ نەگرتن لە جێشاوەکو خۆی بینان نەکردن ئەوڕیان لێ نەدانەوە لە هەموو دام دەستگاکانی حکومەت و چ پەرلەمانانە وەکو پێویست گویان لێ نەگرن بە ڕوحی تەکەتولی شیعەگەریەکەش بە باڵی مالیکیا شکابوو بۆیە ئەوە لە یەک پەلامارەوە تا بینیمان فێرقە بە دوای فێرقا بەبێ ئەوەی هین و زمانی خۆی ناڕازی بوو لە هێزی پێشمەرگەمەمان با بەشداری بکەین حودەکان وا لێ بکەین وا لێ بکەین دووسێ فێرقی نردوو بۆی پێشمەرگە نەچێتەخوا ئەوان لە پێش هەموو کەسێکە هەڵوەرین و ئێستاکە ئیسپات بوو ئەوان ناتوان ئیدارەی عێراق بدەن بەبێ ئەم سێ کوچکەیە سوننە و شیعە و کورد لەبەرەوە ئەبێ بەڕاوێژ ئەم جارەکە حکومەتی تازە تەشکیل بووە یا جێشی تازە تەشکیل بووە ئەبێت لە هەموو چین و توێژەکانی تیا بێت چون جێش بەلایەک ناکرێت جێشێک بێ و دوایجە هەر جێشێکیش ئینتیمای بۆ نیشتیمانەکەی نەبێ وەکەمەی مالیکی لێدێ بۆیە من لێرەوە ئەڵێم لەم مینبەرەی جەنابتانەوە ئەمەوێت لە ئێستا بەدواوە هەر چاوکن بە چوار چاو زۆر خزمەتی پێشمەرگە بکرێ پێویستەکە لە پێش هەموو مۆزەف و معاشخۆرێکە معاشی پێشمەرگە دابین بکرێ زوو بە زووی هەموو معاشیان وەربگرن ئازوقیان بۆ چاک بکرێ و شۆڤڵ و گرێدەر و حەفاریان بۆ بنێن سەنگەرەکان سەنگەربەندی بکەن بۆی بتوان مقاومەیەکی باش بکەن هەموو کوردستان ئێستاکە ئەوەی کە چاومان لێ فقط هێزی پێشمەرگەیە. باشە مام ڕۆستەم لە ئێستادا ینی هێزی پێشمەرگە بەشێکی زۆر ئەگەر نەڵین بە تەواوەتی ئەو ناوچانی کە پێی دەوترێت کێشە لەسەر یاخود ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان لە ئێستادا هێزی پێشمەرگە تێیدا جێگیرن. ئەمە لە ساڵی 2023دا ڕوویدا ینی هێزی پێشمەرگە گەیشتە ئەم ناوچانە بەڵام دواتر بە بڕیارێک و بەڕێکەوتنێک ئەم هێزانە کشانەوانێ. پێ دوایە هێزی پێشمەرگە یاخود سەرکردایەتی سیاسی کورد دەتوانێت ئەمە وەکو هەلێک بقۆزێتەوانێ و جارێکی تر هێزی پێشمەرگە لەو ناوچانە نەکشێنێتەوە؟ ئەبێ بیکە چووکم جارەکەی تریش بەڕاستی بەداخەوە ڕەنگە قیادەی کوردی گلەیمان لێ بکەن بەڵام ئێمە گلەیمان لێوان چوم ئەوان وایان کرد کە ئیشەکان مردار کردەوە حکومەت عێراق نەمابوو جێشی نەمابوو شورتەی نەمابوو هیچ شتێکی نەمابوو ئێمە هێزمان هەبوو پەرلەمانمان هەبوو حکومەتمان هەبوو وەزارەتی پێشمەرگەمان هەبوو وەزارەتی ناوخۆمان نەبوو ئاسایشمان هەبوو هەموو شتێکمان مەزبوط بوو زۆر کەم تەرخە من بۆی ئەڵێم ئەم جاریان باشترین فرسەتی زێڕین هاتۆتە پێشەوە بۆ ئێمە و هەم حودەکانمان پارێزن 13 ساڵەوە بەدەست مالیکیۆ نەیتوانین نەبی پارێزێ نەیتوانین کێشەکانی شارەسەرکە ئەوە کێشەکەمان ئێمە بۆ خۆمان ڕێک و پێک لەمەوە 24 ساعات جێبەجێ کردو حدودی خۆمان بەدەست خۆمانێ خۆمانش ئەی پارێزین
ئێمە داوامان لەوانە کە 140 جێبەجێ بکەین جایتە ئەبە ئەوان لە ئێمە داواکەن ئێوە لە کوێن و ئێمە لە کوێ بین ئەوان داوا لە ئێمە بکەن ئێستا ئێمە صاحب ماڵی بۆ نمونە وەکو بزوتنەوەی گۆڕان بۆ ئەوی کۆدەنگی لایەنەکان هەبێت داواتان لە فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی هەرێمی کوردستان کردووە بۆ ئەوەی کە هێزی پێشمەرگە لەو ناوچانە بهێڵدرێتەوانێ وەکو بزوتنەوەی جگەل من هەم خۆم تەلەفۆنیشم لەگە برادرانی وەزارەتی پێشمەرگە چکاک جعفەر سلکی شورتەکە ئەمین سەرحات ئەو برادرانی کە لە جەبەکان لەگەڵیانە قسەم کرد و ڕۆژانش قساکەم یعنی ئەوە ئەرکێکی نیشتیمانی هەر هەمومانە ئەمە باشترین فرسەت چه هێزەکەشمان بکەین بە هێزی نیشتیمانی کوردستان باشە هەرچەنە ڕەنگە یانی ئەو پەیوەندیە زیاتر شخصی بێ نەگۆی ئەمە ڕای بزوتنەوەی گۆڕان بێ بەڵام بۆ نمونە تۆ چیت بە وەزیری پێشمەرگەوت وتم جار یەکەم دەستخۆشیتان لێکم کە پێشمەرگەتان نادۆ شوێنەکانی خۆیان دووەم زۆر دەستخۆشی یەکەم دووبارە لەبەرەوەی کە وتت ئەو پێشمەرگانی کاچن ئەو حدودانەی خۆمانەوە ئەو سونە دەستکردانی کە تا ئێستاکە بووە کەوتانیان بە هیچ نوعیتر ناگەڕێنەوە و لە سەنگەربەندیەکە لە شوێنەکانی خۆمان ئەمێنەوەیتەوە حدودی خۆمانە و حدودی شەرعی خۆشمان نەچوین دەسەر ئەرزی خەڵک هی ئاوی خەڵک نەکەس ئەی وەڵامەکەی ئەو چۆن بوو یانی وەڵامێکی زۆر دڵنیاکەرەوە بوو بەوەی کە تەواو ئەوە بڕیاری سەرکردایەتی سیاسی کردە بەوەی کە ناکشێنەوە لەو ناوچانە ناکشێنەوە لە تەلەڤیزیۆن نووسیبان وەزیری پێشمەرگە ئەڵێتر چیتر لەو ناوچانە ناکشێنەوە یەتەمەنە وەزیری پێشمەرگە هەم مەکتەبی سیاسیە هەم زمان حاڵی حیزبەکەشێتی و ئێمەش بە خۆمان و بزوتنەوەکەمانە پشتگیری لەو داوای ئەو ڕەوە یعنی لەو بۆچوونە ئەەکەین ینی پشتگیری خۆمان لەو قەرارە باشاگەن کە داوێتی لە وەزارەتی پێشمەرگە بەڵێ لە ماوەی ڕابردوودا زۆر جار لە کاتی دروستبوونی هەندێک گرژی ناوخۆی لە هەرێمی کوردستاندا چەند دوێنەیەک پیشانە دراتەنانەت بۆ نمونە لە دەوری گردی زەرگەتە چەکدارمان دەبینی لە ئێستادا ئەم چەکدارانە ئەگەر چەکداری فەرمی بزوتنەوەی گۆڕانن دایانێرنە بەرەکانی جەنگەوە ئەزای چۆنە هێز ناردنە بەرەکانی جەنگ ئەبێ منەظەمی کەین ئەتوانێت وەزارەتی یعنی ئەساسەم بزوتنەوەی گۆڕان چەکداری هەیە وەکو هێزمانی مەسا هەموو کەسی خوددان کورد هەموو چەکدارە هەر عێراق هەموو چەکدارە بەڵێ ئەتۆ تا ئەو فێرقانەی چۆڵکە هەموو چەکانی بۆ کوێچوو ئەوەی دەست پێشمە کەوتەوە و باقی چۆن ناو خەڵک ئێمە ئەگەر قەرارێک بێت برن هێزێک تەشکیلکەن بە ناوی بزوتنەوەی گۆڕانەوە ئێمە ئامادەین لە ماوەی چەند ڕۆژێکە هێزێک تەشکیلکە من ناوی هێزی بزوتنەوەی گۆڕان بچێت بەشدار بێت لێ بەڵام تێکڵای ئەو هێزێکە نابێ هێزی حیزبی بێ ئەمە باشترین فرسەتە وەکو وتم هێزەکەمان بکەین بە هێزێکی نیشتیمانی ئینتیمای بۆ حیزب نەبێ بۆ نیشتیمانەکەی بێ بڕیارێکی لەو جۆرە هەیە ئەوەی کە هێزێک دروست بکەن و بینەرنە بەرەکانی وڵڵا ئەوە لەم ڕۆژان وڵا نازم ئەگەر داوا کرایکەین هەر وەختێ وتیان حەزەکەین وەکو بۆ خۆتان وەکو بزوتنەوەی گۆڕان ئەمەتان پێ باشە ئێمە پێمان باش و ئامادەشین چونکم ئەزانین بۆ قسەیەکی هین هەیە ئەڵێ پێشمەرگە نانوێ بۆی خەڵک بنوێ پێشمەرگە لە بەرەکانی جەنگە بۆی خەڵک ئیسراحەتکە لە ماڵی خۆی ئیسراحەتکە و کاسبی و ناوبازار تێک نەچێت هەتا ئێمە بەرەکانی جەنگ بەقوترکەین محکەمتریکەین باشتریکەین تێر و تەسەلتریکەین بڕاتانە بێ خەڵکی هەرێمی کوردستان بە ئاسوودەوی بەڕێکوپێکی ئەژی بڵێ دیار سەنگاوی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک دەڵێت ئایا تۆ وەکو پێشمەرگەیەک دیارە پرسیارەکەی ڕاستی تۆ کردو ئامادەی بچیتە بەرەکانی جەنگەوە و دژی داعش شەڕ بکەیت دژی هەر کەسێک نەک داعش بۆچی دەستایەنایکە ینی بۆ نمونە بۆچی ئێستا لە بەرەکانی جەنگ ینی دەبێت لێت داوا بکرێمە بەستەوەیە کاکە ئەی دەبێت داواکە مەسەن ساکە منەوە ڕۆشتن دە 15 لەگەڵ خۆم برد و بە برادری دێن مەسەن یەکێک لە من مامۆستام خۆشیە یڵێ وڵا هاتی بۆ هەنێکە لە خۆشی ئیشەکەی ساکە چەند ساڵە دەیان ساڵ ئێمە داوای ئەو منتقیاکەن کەیسەکە دۆ بەردەستی خۆمان حەزەکەن بە خوێنی خۆشیان بێ ئەو منتقیمان دەست نەچێتەوە و بۆ پاڵپشتی و معنویات بۆ پێشمەرگە خەڵک زۆر ئامادەیە بەڵام خەڵک بە نامونەزەمی ئەیبەی وەکو نەوتوێکی لێ دێ دوو تۆ بدای بە ناوێنە چوار کەس کوژە من پێی بڵێم تۆ چیت هێزی چیت مەسەرن ئەگەر وتیان هێزێک مەسەن منم کارزان مەسئولی ئەم 50 کەسێ بڕات ئەو سەنگەرە فڵان مەسئولی 50 کەسە بچێتە ئەوێ تەقەمەنی خواردەمەنی جێگە و ڕێخواوانە خۆمی شەتومەکو پشتگیری جاران نییە بچی لە بندوو گرادانشی چوار تەقە بکەی سەرکەوتی سەگەر نەکەوتی بێتەوە ئەمێمە وا بڕۆین یعنی سەنگەرەکان بە قوت بکەین نەک زەعیفی بکەین ینی بەو نەوە ئەبێتم بە مشاورە ئەبێ ئوشانە ئەنا خۆمە من وەک شخصی خۆم بەتەنیا ئەوەشی بە قسەم کە ئەتوان بیبم هەتا یەک پێشمەرگە لەو سەنگەرا بێ نەجۆڵێ مەگەر بکوژرێم باشە سەفین خیدر لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک نووسێتی باشە گرنتی چییە بۆ کورد و هێزی پێشمەرگە کە سوپای عێراق شەڕ لە دژی پێشمەرگە ڕانەگەێنێ دیارە مەبەستی پرسیارەکەی ئەوەیە لە ئێستادا بڕیارێکی دەستە جەمعی هەیە لە لای سەرکردایەتی کورد بەوەی کە هێزی پێشمەرگە لەو ناوچانە جێگیر دەکرێن و ئیتر ناگەڕێنرێنەوەنێ گرنتی چییە وەک ئەو هاوڵاتی دەڵێت بۆ ئەوەی کە سوپای عێراق شەڕ لە بەرامبەر پێشمەرگە ڕانەگەێنێت بۆ پێی کە لەو ناوچانە ناکشێنەوە
وڵە جارێکە کەرزان عێراق کەوتوتە بەزمێکە وەختی ئەوەی نێبێتە سەر ئێمە بڕوا ناکەمەوە ئەوە ڕەنگە لە ئایندا عێراق خۆی بگرێتەوە بە نەوعی لە نوعەکان جێچەڵ بەڵام بۆ ئێستا و ئەم زەمانە و ئەم وەختە جارێ ئەسڵەن جارێ پەرلەمان هەر بەیانی ماوە ئەمە یەک دووەم هێشتا ئەو شەرعیە ناشەرعیە ڕئیسی وزەرایانی تەقریبا حکوومەتەکە خەریکە فەلەجە بێ شەلە لە بێت چووکم ئێستا پەرلەمان هەڵبژێراونەوە وەنیە ئەبێ دووبارە پەرلەمان بچێتەوە پەرلەمان داوام بکەوە دووبارە ناو پەرلەمانە ڕئیسی جمهور هەڵبژێت دوای سەرۆکۆمار اینجا ڕئیسی وزەرا هەڵبژێرن خۆما بە قانونە ئێستا ئێمە وەکو پێشتر ئەرزم کرد ئێمە وەختی ئەوەمانە وەختی مزایدەش نییە بڵێن وەڵامە دوو بەیانی هەڵبژاردنە من هەرچی بڵێم بۆ کۆڕانی بڵێم ناو یەکێکی یەکێتیاکی سۆشالزیایکی کۆمەڵ و یەکگرتووانە ئێستا وەختی ئەوەیە بە ڕوحێکی برایانە وەک وای ئەوەڵی شۆڕش بێ سەنگەرەکانمان سەنگەربەندیکەن و باشی بکەین ئیتر بەخا دوای خاڵ چیەکەتۆکە ئەبێمە بۆ هەموو احتیمالەکان خۆمان حازرکەین بۆ احتیمالی ئاشتی بۆ احتیمالی شەڕ بۆ احتیمالی پەلاماردان بۆ احتیمالی هەموو جۆرەشتەکان ئەبێ لە ئێستا بۆیتم سەرکردایەتی کورد موحەد بن چکە زیاتر لەسەرەوەیە مام ڕۆستەم ببوورە لە ئێستادا سوپای عێراق بۆ نمونە بۆ خۆی فەشەلی هێناوە ینی دەسەڵاتەکان لە ناو عێراقدا وەکو پێویست ئێستا کاریان پێ ناکرێ وەکو ئاماژەمان پێکردیانی تەمەنی پەرلەمانی ترەوە کۆتایی هات ڕەنگە لە ئێستادا ئەگەر قسەیەکی نەبێ بەڵام لە داهاتوودا قسەی خۆی هەبێ ڕەتفعلی خۆی هەبێ دەبێت کورچی بکە بۆ ئەوەی بۆ داهاتوو ئەگەر قسەیەکی لەو جۆرە هەبوو ڕەتفعلێکی لەو جۆرە هەبوو وەڵامی کورچی بێ ئەوەیە من ناڵم ئەبێ لە ئێستەوە خۆمان وەکو باسم کرد ئەبێت سەنگەربەندی بکەین سەنگەربەندی بکەین لە لای خۆمان و کورد یەکگرتوو بێ خۆمان حازەکەین بۆ هەموو حاڵەتەکان چووکم من تەجروبەم زۆرە لە پێشمەرگایەتیە لە ساڵی هەفتا ئەوە بۆ شەڕ دروست بووە ئیتفاقی جەزایرمان دژکرا تورک و ئێران و جەزایر و بەغا و هەمووی لەگەڵمان نەبوون بە زیاد بە ئەمریکایشەوە ئەبێ دائیما کورد خۆی بۆ هەموو حاڵەتەکان ئامادە بکە لەبەر خۆی بۆ حاڵەتەکان دەکە بۆی وتم لە ئێستەوە ئەبێ هێزێکی نیشتیمانی بە یەکی ئاس هجووم کە ئینسحاب کە دانیشە بڕۆستەنگەر ئەوکە و لە ڕووی خزمەتەوە ئەبێ وەکو پێشتر باس کرد هەموو مستەلزەمانەکانی شەڕ و ئاشتێ بێ ئامادە بکەین بۆ هێزی پێشمەرگەی کە سەنگەرەکانی پێشەوە هێزی احتیاط بۆ پشتیانەوە ئێمە ئەگەر یەکگرتوو بین کورد دەنگی یەکگرتوو بێ نا بەخات ئەتوانێت تەئسیرکار نە هیچ وڵاتێک بای ئەوەش نەماوە زمانی خۆی کەس نیە ناسین کەس نیسامان پەرلەمانمان هەیە حکوومەتمان هەیە وەزارەتمان هەیە لە دنیای دەروە ئەم جارۆک و باسییان کۆ 22 دەوڵەت تەیدی ئەمەی کردو بتوانین سەر بەخۆی خۆمان ڕاگەێنین اینجا شیعەشی سەر لە ناوخوانە زۆر مەحکەم نین دوێنەوە پێرۆک و باسەکەن بەدەماوە من 20مانە خۆ بە تەلەڤیزۆن نەیداوە هەموو شیعەکان دژی مالیکی دەنگەدەنیان بووانە ئەوانیش ناوخۆیان تاوانین بەڵام ئێمە ئەوان تەواونیا تەواونین ئێمە خۆمان تەواو بین خۆمان بۆ خۆمان حیزبایەتی بخێنە ئەولاوە کوردایەتی بەرپاکەین بۆ هیچ نەبێ خەڵک دڵی پێمان خۆش بێ خەڵک دڵی پێمان بسوودێ ئێستا ئەم شەڕی لە کەرکووکە بڕواتانە بێ شەڕی ناوخۆ بە یەک کەس دڵی پێ ناسووتە ئەی دوو حیزب چوون بە گژێکاو لەسەر کورسیە لەسەر پارەیە لەسەر ئەوە ئەمە نەموزایدەی انتخاباتە ئەمە ئەگەر کوڕ ئەو کوڕێ ئێستا منافەسەیە باشە بیکەین منافەسەی شەریفانە کە دیفاع لە چەند ساڵێ داوای حدودی کوردستانەکەین سنووری کوردستانەکەین ئێستاەوە هاتوۆتە پێشەوە بەبێ ئەزیێت بەبێ مێنێت بەبێ تەقوتۆ ئەو چۆڵی کردووە هەڵوەشا و لەشکر و هێزی نەماوە تۆ چوتە ئەو شوێنانی کەمە بەستە هەندێک سەرنجی ڕۆژنامەوانی هەیە دەڵێ دەوەی تر مادەی 140 جێبەجێ بوو قەنەعەتان وایە ینی بەوەی کە ئێستا ڕوودەدات و پێشمەرگە چۆتەوە ناوچانە دەکرێت بڵێن مادەی 140 جێبەجێ بوو وەڵام هەر ئەسلا لە ئیمان هەر مادەی 140 ئەو مادانە نەبووە مە خاکێک و پێ من کوردستان بۆ ئەرن ئەمە عەرەبستانی ینی قەنەعەتت بۆ هەبوو هەر بەم جۆرە با بڵێن بە هێزی چەکداری و ئەوە بگەڕێنەوە وتم ئەبێ ئیلا و بیلا بگەڕێنە سەر سنوورەکانی خۆمان ئێستا گەڕێنێتەوە بەبێ تەقا بەبێ ڕقە بەبێ موامرە ئیتر خۆیان ناو خۆیانە ئەم ئینتیفازیان کردووە سونەکان و موسڵیان گرتو و تکریتیان گرتو و هەڕەشە لە بەغاکەن ئیتر ئێمە نابێ بچین تەداخل لەو شەڕ و شەڕانەکە یعنی من نابێ بچین شەڕ لە پێناوی هیچ کەس و هیچ حکومەتێکا بکەین ئێمە شەڕێکمان توش بوو ئەو شەڕە بکەین کە لەسەر سنووری خۆمانە مەسەن ئەم ماڵە هی ئێمە هی من و تۆیە هەر هێزێک هات پەلاماریدان ئێمە شەڕ لەسەر ئەم ماڵە ئەکەین ناچین شەڕ لەسەر مەسەن تکریت و یا لە بەغاوانە ئێمە هێزێکمان هەیە پێڵێن هێزی پێشمەرگەی کوردستان بە هەموو شمانەوە بێ دەعمیان بگە لە خوێنی گیانی خۆمانمان دەرێناوە ئەو هێزا بێ بە قەڵغانێک وە میلەتەکەمان و سەرکردایەتەکانشمان ئەبێ وەک من چۆن ئەوان ئاوا بیر بکەنەوە یەکگرتوو بین بۆ هەموو احتیمالەکان ڕەنگە احتیمالێک بێتە پێشەوە خۆیان بێن حەزەکەین سنوورەکەتان دیاری بکەین و متحیدە بێ بڵێتر سنووری کوردستان ئەمەیە و
سەر بەخۆی خۆتان ڕاگرن ئەوە نەوتە هەمانە ئەوە شەریکاتە هەمانە ئەوە واشکر ڕۆژ لە ڕۆژ باکرێ نەوت ئەڕوا بۆڕی ئەڕۆیانی ئەمە لەگەڵ شەستەکانە فەرقیە جاران رادیۆ شڕێکمانە بوو لە 24 ساعتە ساعاتێکی شتێک ئەوش بە 1000 تا شوشەوە ئێستا 10-15 خوانن 20 کەناڵمانەیە هەموو عالم دنیای دەرەوە ئێستا ڕۆ من چۆر پێم سوحفی ملا بوو لە ئەنواع دەوڵەتێکیان ناوێرم باسی بکەم وتی ئەوە لەم دوو مانگاتوان بن بە دەوڵەتێکی باش زەلمای خەلیزادە تەسریحادا لە کورد گەیشتە مافی خۆی یعنی دەعمی دنیای دەرەوەمان هەیە ئەحمیان بۆ کردوین ئێمە خۆشمان وتی ڕاستە ڕسق بەدەستخوایە بەڵام بەخوا ئەحمێک شێوێ جا لەبەرەوە ئەحمەکە کراوە ڕسقەکەش هاتۆ بەردەستمان ئێباد پارێزی باشە مام ڕستەم بۆ پێ یانی تۆ سەرکردەیەکی سەربازی بوویت و لە ماوەی ڕابردوودا تەجروبە و ئەزمموی جەنگت زۆرە لە ئێستادا هێزی پێشمەرگە تەنیا دەبێت لە حاڵەتی دیفاعکردنا بمێنێتەوانێ لەم ناوچانەدا یاخود ئەوەی کە هێرش بکاتە سەرچەکدارانی داعشش نا پێم باش نیە هێرش نەکات نەخێر ئەزانین بۆ چووکم هەمومان ئەزانین داعش کەیفی خۆیەتی چۆن خۆی من بەعسیەکان نایە ناو داعش ڕەنگە وەکو چۆن سێ چوار حیزبێک گەگرن هەرێکە گروپێکە ناویان ناوە مەسەن چۆن بڕێمە تەشبیه بە یەکێتی نیشتیمانی من وەختی خۆی یەکێتی من کۆمەڵ و شۆڕجێران و با بڵێن خەتی گشتی ناومان نابوو یەکێتی نیشتیمانی ئەمان داعشان بەس بۆ بەکارێنەوە بۆ ڕووکەشەکەی بۆ گیان خەڵک و بۆ نێترز و تۆقانن ئەی ناوە تا ئێستا داوای هینەکانەکەن ئەڵێمە ڕاهینەکانی تورکیا بەرنادێن سوڵتان هاشممان بۆ بەرن ئایکەواتە بەعسیەکان ئیتر هەرچەند کەیفی خوانە مهم ئەوان ئەگەر هاتنە داخولیان کردە سەر ئێمە ئەوە بە کاملی قوت و شەڕی لەگەڵەکەی ئەگەر نات من چی پێویستەکە بچم شەڕ بۆ تکریت بکەم یا بۆ فڵان شوێنی بکەم مالیکی چی بۆ ئێمە کردووە لەوتێ ئێمە حکوومەتیم لە 2023 چی داعمێکی ئەمەی کردووە تاوەکو بچم مەسەن مالیکی هەڵدێمە ئەوە حکوومەتی خۆی نەگلێنێ لەو شەڕێک کە بووە بە تووشی خۆمان لە هیچ شەڕێکەوە نەگلێنین جگەر لە حدودی خۆمان ومن ئامادەم 6 جابرینام 6 جار شەیدم لەسەر خاکەی خۆمان بە خیاڵمانە و پێشم خۆشە ڕەنگە خەڵکیش فەخری پێوە بکات وەک من وابێ باشە بەڵام خۆمان ناڵکێنە شەڕێک کە نەمان ویستووە هەر لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک پرسیارێک کراوە سەبارەت بۆی کە وەزارەتی پێشمەرگەی تر بۆ لە مەودوا لە لای بزوتنەوەی گۆڕان دەبێت دەڵێ پلانی بزوتنەوەی گۆڕان چییە بۆ ئەوەی پێشمەرگە بکات بەو هێزەی کە لەو ساوە خۆت باسیەکە ینی هێزێکی نیشتیمانی بێت هێزێک بێت ئینتیمای بۆ خاک و ئاوەکە هەبێ حتممەەوەی کە ئێستا شێ هێزی پێشمەرگە هەر بۆ جۆرەیە بڵێ وڵی کاکارزان خۆ دەزانی تۆ سێری کە مناڵێکت هەیە چەند ئیحتیمای پێ بدە دەستی بەسەرا بێن و خزمەتی بکەی زیاتر خزمەتەکە و حبی زیاتر لەسەر تۆ سەرگە هەر مناڵێک کێ زۆر بیدوێنێ و حبی لەسەری بێ ئەوە پێشمەرگە حسابکە مناڵێکە گەنجە چەند باشەی لەگەڵ بکەیت چەند باش بیر ڕازێنیتەوە ئەوە نە ئیحتیمای بۆتە بێت تۆ بزان لە ئەمریکاوە جێژ دێ بۆ لای تکریت و سامان ڕاخوایدا بەکوشت بۆ ئیحتیمایە بۆ ئیشە ئەبێ وا لە پێشمەرگە بکرێ ئەم جارە وا لە پێشمەرگە بێت جارێتر نەکڕوزێتەوە وا لە پێشمەرگە بێ قەرزاری ماڵان نەبێ وا لە پێشمەرگە بکرێن نەڵێ ئەڵقەکە مەفرۆشم نەگری لەسەر تەلەڤیزۆن بڵێ 1 دینار نەگیرفان نییە ئەبێ بیکەی بە هێزێک دڵی لای ماڵ و ناڵ نەبێ دڵی لای کرێخارو نەبێ ئەبیکەینە هێزێکی نیشتیمانی حتا بتوانین ئەگە وەک لەم شوقانەی نالیا بێ بۆیان تەرتیب بکەین هەموو ئەسکەر و زابط بیکەیتە نیشتە جێبوونیان بۆ مەزبوط بکەی کە تەقاوت بابڕات شوێنی خۆی و جێشەکەیتت بێت مەعسکەراتی باشی بۆ بکەی مەعسکەراتی محکەمی بۆ بکەی لە ڕووی تەسلیح و تەجهیز و نازام لۆجستیکی و لە هەموو بوارەکانە بە مادی معنەوی لە هەموو ڕۆکان وای لێ بکەی پێی عیب بێ جارێتر بکوڕزیێت یان سەنگەرەکەی بەجێ بێڵێ بەڕێفخان بڵێ ئەشۆ بلا ئێسەما هیچ قسوورێکمان نییە لە هەموو ڕوویەکەوە ئیترێ بێ لەسەر ئەم سەنگەرە خۆمان بێن بەکوش ئەم سەنگەرش قوتی باو باپیرانمان لەوەتی کورد هەیە ئەمە سنووری خۆی بووە یعنی ئەبێ بەونەوە ئەمە بەتەماین ئەگەر هێزی پێشمەرگە لەم ڕۆژانەی شەڵا هات و دەوروتەسیم کرا و کات مستەفا بوو بۆ وەزیری پێشمەرگە و یەکەم هەنگاومان ئەوەیە ئەم یەکەی نۆ هەفتا و هەشتا و چۆ و هێزی فڵان و حیزبایەتی هەر یەکە مەسەن بای حیمایە ئەوانەی کە لە مەترسی دەچێت هەی بەڵام باقیەکەی تێکڵای و جێشکەی بیکەن جێیشێک برن کاکەوە لەشکری پاک و تەمیزی کوردستانن نە پارتی نەیەکێتی نەیەگرتون نە کۆمەڵن نەگۆڕانە بیکەین بە هێزێک مەسەلا بەیانی جەناب دەوێت وەزیری پێشمەکە چی دوت ئەبێ ئەوە بکەن ئەو ئەمریکای تۆش لەکوێ دەرەچێت لە ئەنجومەنی وەزیران و لە پەرلەمان یعنی وا نەبێ هەر کەسێک ها بە خەیاڵیا بەسا من بڵێن ئاملوام ها بە خەیاڵما بچم هێزێک بەرمەجان فڵان شوێن لە کەلاریا لە کەفریا لە دێگەڵەیە لە مەسەلەن دۆک یعنی هێزەکە بەس بۆ دیفاع لە کوردستان بێ دیفاع لە حیزب نەبێت چونکم ئەی بشێت تا ئێستاکە من لە حیزبایەتی حیزب بۆیە کە خزمەتی خەڵکی پێ بکەیت حیزب بۆ ئەوەیە خەڵکی پێ ببوژێنێت و بازار باش بەڵێ مام ڕۆستەم بە دەرفەتی دەزانم هەرچەند ڕەنگە دوور بێت لە تەوەری بەرنامەکە بەڵام بازەوە دەکرێت کە مام ڕۆستەم لە ئێستەوە خۆی داناوە بۆ یەکێک لە پۆستە گرنگەکان لە ناو وەزارەتی پێشمەرگەدا
ناوەڵام من قەت لە جارەکەی هەر لەم شوێنەوە پێم وتم داواتان گوتان چ پۆستم هیچ پۆستێکم نایە بەڵام وەکو ئەسکەرێکی ئەم کوردستانە بە پێ تەجروبەی خۆم و پێشمەرگایەتی و داواشت لێ نەکراوە ینی پۆستەکەت بدرێتێ دەدینەکەوتی ناوەڵا خۆم بە تەمانیم خواڵ ناکە کەس داوای لێ نەکردوم بڵێم پێ بێژدار نەبێت نەداوام لێکراوە نەخۆشم داواشم لێ بکەن ئەیکەم چووکم بەڵام وەکو ئامی کە هەیە سە لە پێش لە بەرمانەوە ئەمەی بەم بەزمەی لە کەرکوو منتقان ڕە ئامادەم بەسەر و ماڵ ئەوەیش بە قسەم کە بەرەو جەم بەڵێ هەر لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک کانی محەممەد دەڵێت ئایا ئاگداری هاتنی داعشن بۆ کوردستان بە تایبەتی سلێمانی مەبەستیەوەی کەشتێکی لەو جۆرە هەیە چۆنانی داعش بێتە ناو هەرێمی کوردستانەوە مەترسی بێ بۆ سەر هەرێمی کوردستان بڕوا ناکەم چونکە ئەمە بۆتە پرسیارێکی گەورەی خەڵک لە ناو پیادەی کوردی بەسی پێشمەگە بداو نێڵم پێشمەگە زەعیف و پێشمەگە بێ خزمەت نەبێ قەت بڕوا ناکەم پێشمەگە ڕێگە بدا کابرا بەجووتێ نعل دوو مەغزەنی ژەنگایە بێ پەلاماری ئەو هێزی ئێمە بدا بڕوا ناکەم هەر ئیمکانەتی هێزی پێشمەرگەش ئەوەیە کە نەتوانن مەگەر دەوڵەتێکی زل هێز بیانێنێ ئەجینا من بڕوا ناکەم جارێکی تر چاوان بەو سنوورانەی خۆمان بکەوێتەوە مەگەر ئێمە بمرین و کورد و پێشمەرگە بمرێن بەڵێ کۆمنتێکی دیکە دیارە پشتگیری دەربڕێەوە بۆ قسەکانت دەڵێ من گەنجێکی گۆڕانخوازم و ئامادەیەوەم کە بچمە بەرەی جەنگ لەگەڵ مامڕۆستەمدا یەکێک لە کۆمنتەکانی دیکەش بەڵێ زۆر وازەح نییە بە لاتینی نووسیوێتی دیارە بەرحاڵ مامڕۆستەم دیسانەوەیمەوە سەر گۆڕان زوتنەوەی گۆڕان پلانێکی دیاریکراوی هەیە لە ئێستادا بۆ ئەوەی لەگەڵ تەواوی لایەنەکان دابنیشێت بۆ قسەکردن لەسەر دیسانەوە دەیکەمەوەم پرسیارە بۆ قسەکردن لەسەر جێگیرکردنی پێشمەرگە لەو ئەم ڕەوشەیستە بەڵێ بەڵێ ئەیتامانە بێ هەیان بێ ونەبووتیسە پێوتم حەقە هەموو قیادەی کوردی بەکاک بەسعودەوە بەکاک هەموو مەکتەبی سیاسیەکان کۆدەنگیە کۆ بکەنەوە پلانێک بۆ کوتمدانن بۆ ئەمە خۆم دنیا هەروە نابێ شێڵە بەیانی ئاشتی ڕوونادا ئاشتەکە چۆن بکەین شەڕ ڕوونادا شەڕەکە چۆن بەرینەوە یعنی ئینسان لە دەوڵەتان کە شتدا ئەڕێژن بە بەرنامەدا ئەڕێژن مەسەن چۆن مەسەن بڵێن ئێستا تۆ برێن بجەیەک تێڵ ئەمە بۆ هێزی پێشمەرگەم بۆ ناوخۆمە بۆ شورتانمە بۆ بازرگانی ئەمە بۆ نازانام چێمە بۆ احتیاط وانە ئەبێ ئەمەشم ئەم شتانە بکەین احتیاط دانین مەسەن بڵێن ئەم بەرەی جەنگە ئێمە لە لای مووسڵەوە بۆ خانەخین و جەلەولا چەند پێشمەکەی بڵێ مەسەن 10,000 مەسەلە خۆ بێ 10,000 تریشمان حازر بێ بۆ گۆڕین ئەم هێزە بۆ دیفاعکردن لەم هێزە مەدفعی لە پێش پشتیانانی ئەبێ کۆدەنگیەک لەم حیزبانەوە ئیتر چیتر وەکوتم حیزبایەتی بخێنە ئەو لاوەرکەس لەماڵ لەم لاولا حیزبایەتی ناو جێش و سلکی شوورتە دەرکەین بەڵێنا سەرکەوتو نابی بەڵێ مامڕۆستم زۆر بە کورتی لەگەڵ هەموو ئەو باسانی کە کردمان پێکەوە ینی قسەیەکەیە لەسەرەوەی کە ئەمەی ڕوودەدا ئێستا لە عێراقدا جۆرێکە لە سیناریۆ لەلایەن حکوومەتی نوری مالکی یان سیناریۆی دەوڵەتانی دیکە یان سیناریۆی سونەکانە ڕای ئێوە لەو بارەیە ڕەنگە هی دەوڵەتان بێ بڕۆ ناکەم مالکی ئاوا بەم شکستە پێی خۆش بێستا جێیشی لە بارێک هەڵوەشاوە و لە ناو شیعەیە تقریبەن زۆر بە خراپی شکاوە بڕۆ ناکەم خەڵک هەستێ سیناریۆ بکە خۆت بشکی ڕەنگە پلانی نەودەوڵەتی هەبێ لەلایەن دەوڵەتە عەرەبیەکان و کە داعمی سوناکەن چکم سونە زوو ئەوە 13 ساڵە مالکییان چەوسێنێتەوە ئەخۆ ئینتیفازە لە چیوە دروستە بێ لەوە بۆی ئەڵێم ئێمەش دەیستۆ خزمەتی پێشمەرگەکەین وریابین وەکو ئەوی مالیکی مالێنێ بەڵێ زۆر سوپاس بۆ مامڕۆستەم هەڵسوڕاوی بزوتنەوەی گۆڕان سوپاس دەکەین کە ئەم شەو میوانی دیوی دووەمی هەواڵ بوویت زۆر سوپاسانەکەم هەر بژین و زۆر سوپاس ئازانی نافتی زۆر سوپاس بۆ سەرنج و کۆمنت و پرسیارەکانی ئەوش لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک سوپاس بۆەوەی تاوەکو ئێستا بینەری بەرنامەکە بوون کاتێکی خۆش